لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هێرشکردن بۆ سەر قەزای حەویجە پەیتا هاوڵاتیانی ئەو قەزایە لە ژێر دەسەڵاتی چەکدارانی داعش هەڵدێن و خۆیان ئەگەێنە سەنگەرەکانی پێشمەرگە. ئەم هاوڵاتیانە وە خۆیان ئەڵێن 14 کاتژمێر بە پێ ڕۆشتون تا گەیشتونەتە سنووری هێزەکانی پێشمەرگە. دەژڵێن بەهۆی نزیکبوونەوەی وادەی هێرشکردن و بەردومانی بەردەوامی فڕۆکە جەنگەکان هیچ خێزانێک لە نێو سەنتەری قەزاکەدا نەماوە جگا لە چەکدارانی داعش. ژمارەی ئەو هاوڵاتیانەشی کە هەڵهاتوون زیاتر لە 700 کەس دەبێت کە زۆربەیان ژن و مناڵن. 14 کاتژمێر بە پێ ڕۆیشتین تا گەیشتینە ئێرە. 4 بۆ 5 جارویستمان هەڵبێن ڕێگەیان نەدا تا کۆتا جادوور لە چاوی ئەوان هەڵاتین. لە حاڵەتێکیشدا دەستگیر بکراینایە دەست و پێی پیاوەکانیان ئەشکان. ئەو نهامەتی ئێمە بینیمان کەس نەیبینیوە. مو زیانە بنەوە مو زیانە. لە ڕاستیدا بارودۆخمان باش نەبوو. گەمارە درابووینونیان ئەهێڵا کەس دەربازی ببێت. هەر کەسێکیش لە کاتی هەڵاتنیدا دەستگیر بکرایە لە سێدارە دەدرا. گەنجەکانمانیان هەڵە خەڵەتاند و بەناوی دینەوە ئایانکردن بە چەکداری خۆیان. دەربارەی چۆنێتی هەڵاتنی ئەم هاوڵاتیانە هێزەکانی پێشمەرگە دەڵێن بەشێکی زۆری چەکدارە عێراقیەکانی ناو داعش هەڵاتون و تەنها چەکدارە بیانیەکان ماونەتەوە. بەوە ژمارەی چەکدارەکانیان ڕووی لە کەمی کردو و ناتوانن وەک پێویست سەنگەرەکانیان کۆنتڕۆڵ بکەن. ئەو سنوورانەی تیرۆریستانی داعش ئێستا بەرەو شکست دەڕۆن لە شکستان فەراغەگرێتەوە فەراغ دروست دەبێ و فەراغش کە دروست دەبێ ئاوارەکان دەتوانن دزەی تیا بکەن و بێنە ژوورەوە و نزیک بنەوە لە سەنگەرەکانی پێشمەرگە. تیرۆریستانی داعش لەوێ حەسر بوون کە حەسریش بوونە مەجالی شوێنی هەڵاتنیان نییە و زیاتر ئەیانەوەی خۆیان بدزنەوە زۆریان ڕاکەن لە سەنگەرەکان و شوێنەکان بەجێڵنە و خەڵکانی نەبێت کە بیانین لێ ماون. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا و پێش مووسڵ هێرش بکرێتە سەر قەزای حەویجە و ناحەکانی دەوروبەری و کۆنتڕۆڵ بکرێنەوە. بە بڕای هێزە ئەمنیەکان کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجە تا ڕادەیەک ئاسان ئەبێت چونکە لە ئێستادا هەریەک لە قەزای شەرگات و ناحەی گەیارە کۆنتڕۆڵ کراونەتەوە و بەوەش پەیوەندی حەویجە بە مووسڵەوە بە تەواوەتی پچراوە. ڕۆکان جاڤێنارتی باشووری کەرکووک.